ئاین و فەلسەفەیەک کۆمەڵێک بنەمای هەیە کە دەبنە ڕاگری ئەو فەلسەفە و ئاینە و با زیندویی دەیهێڵێتەوە. ئاینی پیرۆزی ئیسلام بەدەرنیە لەو بنەما بەهێزانە و کۆمەڵێک شەعائیری خۆی هەیە کە تیایدا هەڵگرانی ئەم ئاینە جێبەجێی دەکەن و دوجار کاریگەریەکانی لەسەر ژیانی کۆمەڵگە بە گشتی دەردەکەوێت. لەبەری ئەم شەعائیرانەوە خۆی گەورە دەفەرموێت: ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. جەژنەکان یەکێکن لە بۆنەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوە دەیان کاریگەری باش با سەر کۆی جومگەکانی کۆمەڵگە جێدەهێڵێت. گرنگترین ئەو کاریگەریانەش خۆیان لە دروستکردنی پەیوەندیەکی بەهێزی خۆشەویستیدا دەبینێتەوە لە نێوان چینە جیاوازەکانی کۆمەڵگە کە ڕەنگە لە هیچ کاتێکی دیکەی ساڵدا ئەم پەیوەندیە لەم ئاستەیدا نەبینرابێت. ئەوەی هەستی پێدەکرێت لە جەژنەکان هاوڵاتیان ئاسوودەترن و ئەم هەلە دەخۆزنەوە بۆ سەردانی خزم و کەسە نزیکەکانیان و لە هەمان کاتدا دوور دەکەونەوە لە ئیش و کار و پشوویەک با جەستە و ڕۆحیان دەدەن. قوربانیکردن یەکێکە لە سونەتەکانی جەژنی قوربان کاتیایدا جیاوازی چینایەتی ناهێڵەت و پەیوەندیەکی بەهێزی خۆشەویستی لە نێوان هەژاران و خواپێداوان لەناو کۆمەڵگەدا دروست دەکات و جارێکی دیکە دەیانکاتەوە یەک کۆمەڵگەی ساغ و دروست. لە گرنگترین سوودەکانی جەژن لە ڕووی زانستی دەروونناسیەوە ئەوەیەکە لە ئەنجامی گەڕان و سەردانیکردن مرۆڤ ئاسوودە دەکات و لە قەلەقی و ترس و دڵەڕاوکێ دوور دەکەوێتەوە. منداڵانیش بەدەرنین لە سوودەکانی جەژن و پشکی شێریان لە سوودەکان بەردەکەوێت. لە گرنگترینیشیان دروستکردنی کۆمەڵێک یادەوەری جوانە کە تاوەکو کۆتایی ژیانیان لە بیر و ئەندێشەیاندا دەمێنێتەوە. الله أكبر ولله الحمد.